سوپای پاسداران ڕێکخراوێکی ئینسانکوژی تیرۆریستیە. هەشتەگی سوپای پاسداران وەک ڕەوتێکی تیرۆریستی لە ماوەیەکی کورتدا گەیشتۆتە سنووری 5 ملیۆن بە ملیۆن کەس لا خەڵکی شەریف و ئازادی خوازی ئێران و ناوچەکە خوازیاری دانانی سوپای پاسدارانن لە لیستی ڕەوتە تیرۆریستیەکاندا. پارلەمانتارەکان، کەسایەتی سیاسی و فەرهەنگیەکان لە ڕێگای جۆرا و جۆرەوە خوازیاری بە تیرۆریست ناوبردنی سوپای پاسدارانن. سوپای پاسداران ڕێکخراوەیەکی مافیاییە کە لە نێوخۆ و دەرەوەی ئێران خەریکی کاری تیرۆریستیە. سوپا لە کوشتنی سەدان هەزار کەس لە ئێران، عێراق، سووریە و یەمەن، ئەفغانستان و لوبنان بەشداری هەبووە و هەیە. بەم دوایانەش لە شەڕ لە دژی خەڵکی ئۆکراین سوپای پاسداران لەگەڵ رووسیا هاوکاری تەسلیحاتی هەیە بەتایبەت لە بواری ناردنی پەهباددا. سوپای پاسداران نوێڕای بەشداریکردنی ڕاستەوخۆ لە عەمەلیاتی تیرۆریستیدا لەگەڵ زۆربەی سازمانە تیرۆریستە چالاکەکان لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست و ئافریقا لەوانە حەشتی شەعبی لە عێراق، حیزبوڵڵا لە لوبنان، ڕەوتە شیعەکان لە سووریا، ئەفغانستان و یەمەن هاوکاری هەیە. سوپای پاسداران بە بەشداری ڕاستەوخۆ لە بازرگانی مادەی هۆشبەر و بە یارمەتی مافیاییەکی ئابووری کە لە یەختیاریدایە هەزینەی ئاموزش و تەیارکردنی باقی گروپە تیرۆریستە ئیسلامیەکان دابین دەکات. بەشێک لە تیرۆرەکانی سوپای پاسداران لە ئاستی ناوچەکە و دنیادا لە ڕێگای باندە چالاکەکان لە مادەی هۆشبەر، هەناردەکردنی چەک، قاچاقی ئەرز و کۆچبەرانەوە بەڕێوە دەچێت. سوپای پاسداران بەپێی گەلێک بەڵگەی توێژەران لە بواری تیرۆریزمدا گەورەترین و بەهێزترین سازمانی تیرۆریستیە لە ئاستی دنیادا. سەرجەم هێزە چەکدار و ئەمنیەتیەکانی ئێران بە شێوەیەک لە ژێرچەتری سوپای پاسداراندا کار دەکەن. سوپا بەشێکی گەورەی ئابووری و بازاڕی وڵات، هاوردەکردن و هەناردەکردن، سەرچاوەی ماڵی و کانەکان، بانکەکان و دامەزراوە ماڵیەکانی لە ئێختیاردایە. سوپای پاسداران هەموو مەیدانە تەبلیغاتیەکان، ئاموزش، پەیوەندی دەرەوە، پۆست و کاربەدەستانی حکوومەتی و ناوچەیی خستۆتە ئەختیاری خۆیەوە. قاسم سولێمانی و سوپای قودس سیستمە و پیشەسازی هەوایی، زەمینی و دەریایی، گواستنەوە و گەیاندنی وڵاتی خستۆتە خزمەت پەرەدان بە نفوزی حکوومەتی ئیسلامیەوە و شاخەکانی دەرەوەی سنووری تیرۆریزمی سوپای پاسدارانی بەکارهێناوە. سوپای پاسداران وێڕای بەشداری ڕاستەوخۆ لە تیرۆرکردنی بە سەدان نەیاری ڕژیم لە دەرەوەی وڵات لە هەموو ناڕەزایەتیەکانی چواردەیەی ڕابردوودا لە ئێران و بەتایبەت لە کوردستان، بەلوچستان و خوزستان بە شێوەیەکی بەرین لە عەمەلیاتی تیرۆریستیدا دەوری سەرەکی گێڕاوە. سوپای پاسداران دەوری سەرەکی لە ڕفاندن و کوشتنی نەیارانی ناسراوی ڕژیمدا هەیە و بەدەیان و سەدان تۆڕی زیندانی شاراوە لە نێوخۆ و دەرەوەی وڵات و بە هاوکاری لەگەڵ گروپە تیرۆریستیەکانی ناوچەکە بەڕێوە دەبات. خەڵکی کوردستان زیاتر لە 4 دەیە لەگەڵ چالاکیە تیرۆریستیەکانی سوپادا ئاشنان و قوربانی زۆریان داوە. سوپا لە کوردستان چووەک هێزێکی نظامی، ئەمنیەتی و ئیداری و چووەک سازمانێکی تیرۆریستی کەوتۆتە بەر نەفرەتی قوڵی خەڵکی کوردستان. داخوازی ڕاستەقینەی زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێران، گرتن و محاکمەکردنی سەرجەم سەران و فەرماندە جنایەتکارەکانی ئەم هێزە تیرۆریستیەیە. خەڵکی شەریف و ئازادی خوازی ئێران، ناوچەکە و دنیا بەحەق خوازیاری ئەوەن کە هەموو زەرفیەت و ئیمکاناتی کۆمەڵگای جیهانی بۆ بەرتەسکردنەوەی واقعی و کاریگەر لە دژی ئەم ڕەوتە مافیاییە بخرێتە کار. زۆر دوور نییە ئەو ڕۆژەی کا فەرماندەکان و بەرپرسانی ئەم جەریانە تیرۆریستی و ئینسان کوژا لە دادگایەکی بە ئاشکرادا وەڵام دەرەوەی جنایەت و تاڵان و بڕۆکانیان بن.